دەترسەر بێ مژاری ڕاست میوانێکی هەبرێز ڕێباز ئیسماعیل بەڕێوەبەری سامانی ئاژەڵی هەولێرێ نەڤەسووی دەلگەلمێنە بەخێر بێن. سپاس. هەفکاریمە مەسعودی دلێمە برا ماسیار. بەڵێ. تۆ لەگەڵ ماسیا بینی چۆنە؟ بەخوای باشە. زۆر باشەکەت زۆر باش نەبوو. وەڵی باشە باش. زۆر باشە. بە بینە سەر سامانی ماسی بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر. تا چەند ئەوانەی بڵێن سەرمایهداران و بەرهێنەران ڕۆیان لە وەبەرهێنانکردن لە سامانی ماسیدا کردووە لە پارێزگای هەولێر؟ زۆر سپاس بۆ دەرفەتا. بێگومان لە چوارچەوەی بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگی تایبەتی داوە لەم کابینەیە بە کەرتی کشت و کاڵ لەو نێوەندەش سامانی ئاژەڵ و سامانی ماسی بێبەش نەبووە بێگومان و بەکو دەبینین یعنی کشت و کاڵ بۆتە دەرفەتی زۆر زۆر کاری ڕەخساندە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو نێوەندەدا و بە سەرۆکی حکوومەت خودی خۆی زۆر گرنگی بۆ بابەتدا بە تایبەتی لە بازارکردنی بەرهەمی کشت و کاڵی سامانی ماسیش بێبەش نەبووە و گرنگی تایبەتی خۆی هەبووە. لە ئێستادا لە سنووری پارێزگای هەولێر ئێمە 185 پرۆژەی بەخێوکردنی ماسیمان هەیە. لەو 185 بەشی زۆریان کار دەکەن لە ئێستادا و ژمارەیەک پرۆژەشمان هەیە کە لە ڕووبار و یعنی ئەوان لە زەی بچووک و زەی گەورە نزیکن لەوێش خوددان دەکەن و بەخێ دەکەن. بەڵام وەکو دەبینین یعنی ئەو پرۆژانە پرۆژەی تەقلیدینە و پرۆژەی پێشکەوتنیە تاکو ئێستا. بەڵام ئێمە دەرگامان کراوە بۆ بەرهێنان چی ینی کە تەقلیدی بن؟ بۆ نمونە یعنی لە عەوزی خۆڵ بەخێوی دەکەن یعنی لە ڕووبەرێکی زۆر ئاوێکی زۆر بەکاردێن و بەرهەمێکی کەمی هەیە بەڵام دەتوانن وەبەرهێنەری بێت یعنی سەرمایهدار بێن وەبەرهێنان بکەن لەو بوارە لە پرۆژەی نوێ بە استراتیجێکی نوێ ئەوەی کە لە جیهان ئێستا بەربڵاوە بە تایبەتی لە پرۆژەی داخرا و ئەو پرۆژانەکە ئاوێکی کەمی دەوێتن و ڕووبەرکی کەم بەکاردێت و دۆستی ژینگەشە و بەرهەمێکی زۆر زۆر باشی هەیە. پێشەوەی باس لە جووری ماسیەکان بکەین. جووری ئەو حەوزانە کاریگەری لەسەر تامی ماسیەکان دەکەن یعنی هەمان جووری ماسی لەم حەوزەدا لەناو ئەو حەمزەی تردا بڵێن حەوزی خۆڵەکە تامیان جیاوازتر بێت یان کاریگەریەکە زیاتر لەسەر بەرهەمەکەی یەنەک تامەکەی؟ ڕاستە بەخۆی لەسەر هەردووچی هەیە بەڵام لەسەر تامەکەی چیە ئەو شێوازی بەخێوکردنەکەی ینی ئەو جوتیارە یان ئەو خاوەن پرۆژەیە ئەگەر بە باشی خوددانی نەکاتن واتە ئالیکێکی باشی نەداتێت تامەکەی تامی ماسەکەی فەرق دەبێت لەگەر ئەوەی کە ئالیکێکی باش دات و پەروەردەی باشی دەکاتن. بەڵام ئەگەر لە عەوزی باڵێنس عەوزی داخرا بێتن بێگومان ئەوە تامی ماسەکەی زۆر باشترە و ینی کوالیتی ماسەکەی باشترە و بەرهەمەکەشی زۆر زۆر باشترە ینی لە تێچووکی زۆر زۆریش پێویستنی وەکو لە ئەو هەر کەسێک ئازادە چ جوورە ئالیکێکی پێ بدەێت یان ئێوە دەستیشانتان کردوت پێویستە یان ئەمە بێت یان ئەمە بێت یان ئەمە بێتن؟ ماسی ینی پێکاتەشی ئالیشی تایبەت بە خۆی هەیە پێویستە خاوەن عەوزەکان ئەو ئالیکەی پێ بدەن چونکە فەرقە لەگەڵ ئالیکەی کە بۆ پەلەوەری گۆژیان بۆ پرۆژەشی ئاژەڵداری بەکاردێتن. ئەو ئالیکەی لەو ماسی بەکات هەم نرخی گرانترە و هەم پێکاتەکەشی فەرقە و پرۆتیناتیشی زۆر زۆر تێدا بەکاردێتن. زۆر باشە. ماوەیەک پێش ئێستا بینیمان جۆرە کەڕۆیەک لە نێو بڵێ نەخۆشیەک لە حەوزەکانی ماسی بەڵاو بووە. ئێوە چۆن دەتوانن بۆ نمونە خاوەنی ئەو حەوزانە ڕێنمایی بکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن لەو نەخۆشیانە؟ دووبارە ئەگەر باسی جۆری حەوزەکانش بکەی ئەم جۆرە حەوزانەش کاریگەری لەسەر زۆر بەڵاوبوونەوەی نەخۆشی لە نێوان ماسەکاندا هەیە یان نە؟ بەتاکید بێگومان ئەو جۆرە ئەوزانە ینی بە شێوەی تەقلیدی کە بەخێو دەکەن کاریگەری خۆی هەیە و ئەمە ڕێنمایی بەو برازوتیارانە دەی کە تووشی ئەو جۆرە نەخۆشیە بوونە لەو ماوەیەدا لە ماوەی ڕابردوشدا جۆرێک لە نەخۆشی هێرپش ڤایرۆسە ئەوانە دەچن ئەو پەنجەماسی لە ناوەڕاست و باشووری عێراق هاوردە دەکەن. بەڵام ئێمە ئێستا خۆشبەختانە ینی چەند پرۆژەیەک بۆ بەرهێنان لەژێر دامەزرنە کە بۆ بەرهێنانی پەنجەماسی بۆ ئەوی تووشی ئەو کێشەیە نەم لە داهاتوودا لە سنووری پارێزگای هەولێر ئەو پەنجەماسی بۆ هەموو پرۆژەکانتان دابینکەن بە تاقەیەکی باش و بە وزەیەکی باشتان کار بکەن و ئەمە پرۆژەیەکی بەرهێنانی پەنجەماسیشمە هەیە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەویش ساڵانە ژمارەیەکی باش و بڕێکی باش لە پەنجەماسی بۆ جوتیارەکان دابین دەکەن. ئەوانی لەو پرۆژانی خۆمان کە پەنجەماسی تووشی کێشێش لەو شێوە نابن چونکە ئەو ماسێ و لە سەرچاوەکەی دیارە و دەزانێت تووشی نەخۆشی نابێتن و بشێک لەو پەنجەماسی کە بەرهەم دێ بە شێوەی دامیش ئەمە ساڵانە ینی وەکو پاڵپشتی بۆ خاوەن پرۆژانە دەین ئەوش یەکێکە لە هاندانەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ
زوتیاری خۆمان بڕژێتەسەوە پرۆژانە پرۆژێ نوێ زیاتر دروست بکەن. یەکێک لە جۆرە ماسیە دیارەکان من ماسیخۆرێکی باشە بەڵام زۆر لە ناوەکانی نازانم بەڵام سەلەمۆن جۆرە ماسێکی تایبەتە دیارە بەڵام بەخێوکردنی هەندێک تایبەتمەندی خۆی هەیە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بەو جۆرە ماسێ داوە ماسی سەلەمۆن ینی زۆرێکی جیاوازە لە ماسی دیکە چونکە پێویستی بە ئاوێکی سارد هەیە پێویستی بە ئۆکسجێنێکی زۆر هەیە لە شوێنێکی کراوە بێ و پێویستی بە ئاوێکی سارد هەیە ئەمەش لە سنووری ناو شاری هەولێر دەوروبەری هەولێر لەوانەیە ئەو زۆر ئاوانەیە بەڵام لە منتقە شاخاییەکان واتە ناوچە شاخاییەکان لەوێ پرۆژەمان هەیە چەند پرۆژەیەکی بەخێوکردنی ئەو شێوەی ماسی سەلەمۆنمان هەیە ئێستا هەیتیان بەرهەمیشان هەیە و تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە و کوالیتی گۆشتەکەی فەرقە و پرۆتیناتێکی زۆر باشی ئۆمیگاتریەکی زۆر باشی هەیە و زۆر بەسوودە بوو مرۆڤ خەڵک زیاتر لە خواستیان لەسەر چ جۆرە ماسیەکە لەبەرەوەی لە کوردستان زیاتر ماسی کار بە ئێستا باوە و ئەو کەشوهوایەکە لە هەرێمی کوردستان بە تایبەتە شاری هەولێرەیە ماسی کار بوو بۆیە خەڵک زیاتر ڕاهاتون ماسی کار بەکاربێنن و ئەویش تام و چێژی تایبەتی و خەڵکێکی باش دەیخوات زۆر باشە ئەگەر کوتا پرسیارم ئەوە بێتن باسان لەوە کرد کە 185 حوزی ماسی لە پارێزگای هەولێر پرۆژە بڵێ پلان هەیە کە ئەم ژمارە زیاتر بکرێتن بێگومان ئەمە هانی وەبەرهێنان دێن بێن پرۆژەی باشتر پرۆژەی بە کوالیتی بەرزتر و بە ستانداری جیهانی تازە دروست بکەن هەم بۆ پڕکردنەوەی پێداویستیمان لە شاری هەولێر چونکە وەکو خۆ دەزانین تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە نەگەیشتنە خودبژێوی لە سامانی ماسی لێ هانی وەبەرهێنانە دەن حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریان لێ دەکەن لە چوارچێوە ڕێنماییەکان بێن وەبەرهێنانەکەن لە پرۆژەکانی ماسی ئەویش ینی هەلی کار و دەرفەتی کار باش دەرخسەن لە خەڵکی هەرێمی کوردستان و ئەمەش پشتگیریان دەکەن بە هەموو شێوەیەک زۆر سپاس بەڕێز ڕێباز ئیسماعیل بەڕێوەبەری سامانی ئاژەڵی هەولێر سپاس کە لەگەڵ ماوە سپاس باش